سێدەکەی ئەم میلەتە حتا ئێوارە دەمی بەرامبەر بە حکومەت ناڕازیە. وەڵڵاهی سێدەکەی بەڕێزان تەماشا دەکەی هەوڵ دەدا بۆ موچەی ناشەرعی. ئەگە کاربەدەستێک بڵێ وەرە بە ئافرەتی ماڵێک موچەیەکت بە ناوی پێشمەگەی شاخە چێوە دەشتە نازانم چێ بۆ بڕمەوە مانگی 500,000 وەرگرە ئەڵێ بە قوربانی دەستت بم هەموو جار دەنگت پێدەم. تۆ بە حەیاتی نانە نەداوە بە پێشمەرگە، بە حەیاتی پێشمەرگە نەبووی، هەر بڕوات پێی نەبووە، ئەو نانە حرامە دەخۆی. ئەوە بۆیە کاربەدەستەکەش لەسەرەوە دووسێ موچەی ناشەرعی هەیە، چونکە تۆ حەزت لەو ناشەرعیە ئەوە پێ ناکرێ. ئەوە بەخوا هاوڵاتی وا هەیە 3 معاشی هەیە. ئەندام کۆمیتە و ناوچەی وا هەبووە هەتا 1-2 ساڵ لەمەوە بەر معاشی ناوچە و کۆمیتەشی هەبووە، معاشی حیزبەکەی خۆشی هەبووە، لە دایرەی کارە باش بووە، لە کۆمەڵایەتیش بووە، کوڕە هەیە لە ئەوقافیش بووە. مانگانە بەس معاشی کۆ کردوێتەوە، بەس فێڵی لە میلەت کردووە. جاوە بێتە کار بەدەستی گەورە بێت چی لە وڵاتە بکە ئەو گورگە، ئەو بەچکە گورگە. ئەوە هاوڵات ئێستا کە ئەنجا نانەکەی دەبڕدرێ ئەمجا هاوار دەکا بەخوا حکومەت گەندەڵە. ئەوە جا خوا ڕەحمی کرد تۆ پلەت بەرز نەبووە، لەوانە گەندەڵتر دەبووی. والله ماوەیەک ساڵانێکی پێشووتر بابەتێکم خوێندەوە بە مستەمسەک لامە نەقیبی شورتە لەم کوردستانە لێ ئاشکرا بووە 3 نەجمە لەسەر شانیەتی مجێوری مزگەوتیش بۆ بەدزیەوە. چۆ لە ئەوقاف خۆی نووسیوەتی کەس حەز بەوە ناکە، کەس عەقڵی بۆ ئەوە ناچێت نەقیبی شورتە بەرپرسی بنکەیەکی پۆلیس مجێوری مزگەوتیش بێ. مانگانە معاشی ئەوقافەکەشی خواردووە معاشی شورتەیەکەشی خواردووە. دەیتۆ وەرە جاوەرێک خەڵک ئەگە تینی بۆ هات پەلا بۆ شورتە و پۆلیس دەبا، وەرە پۆلیس سەرۆکی پۆلیسەکان بۆ خۆی دز و خیانەتکار بێ. بەخوا بەڕێزان مەگە خوا ڕەحممان پێ بکە. گۆمەکەش شێواوە، بەڵام چارەسەرەکەم پێ کتون، هەم بە حکومەتم کتۆ هەم بە میلەت. متمانەت بەخوا هەبێ، بەس لەبەر خوا، لەبەر قەبر و قیامەتی خۆت، لەبەرەوەی دنیایەک 3-4 ڕۆژە تەمەن کار بەدەستان وەڵڵا بەجێ دێڵن بۆ چی دەبەی، لەبەر چێ محاسبە بکرێی قەبری خۆت ئاگردەی، ڕاب داهاتووی خۆت ئاگردەی، مێژووی ژیانی خۆت فڕێدەیە زبڵدانەوە بۆ بەدات پەروەری نەژین.